کاک سۆفیجیان وە بیرمە جارێک باست کرد کە دوایەوەی کە لە زیندانێ حکم درای و ئەوانە لە زیندانێ بووی دوای حکوومەتکەش حتا تویان بردەوە ئیتلاعاتی و دووبارە بازویان دەکردیەوە چ بوو مۆزایەکە جێراوە ئەسەن شتیوات چۆن دەبێت دوایەوەیەکی کەسێک حکمی بدەن و لە زیندانێ بێ دووبارە بیبەنەوە ئیتلاعاتیانی پێم وایە لە هیچ سیستمێکی داوە بێت وە بیرتە بڕێگەگەوە بیر بباسیەوەمان بۆ بکەی سپاس دەکەین. وەڵە کۆماری ئیسلامیدا هیچ قاعیدە و قانونێک نییە بۆ زیندان، چون بۆ خۆیان زیندانی سیاسی بەڕەسمی ناناسن، دەڵێن بە نێوی زیندانی گروهەکی لە نەزەرەوانی محارب با خوددا و ڕسوولی خوددایە لە ئاساسدا ئەوە شتێک بە نێوی زیندانی سیاسی نازان دا پەروەردەکانشیان هەر کاتی بیان هەوێ بۆوان فەرق ناکە حکم درابێ و نەدرابێ دەیبنەوە ژێر بازووی هەتا بۆ حکمی درا دوای ئەعدامیان کردووە هەبوو حکومەکەی نەدراوە ئەعدامیان کردووە بۆ لەوبارەوە بەڕاستی لە جمهوری ئیسلامی فەرقی نەکردووە زۆر ئەو کاتکە ئەمە حکمان درابوون 15 ساڵیان دابووە بە ئەبەدیان دابووی 20 ساڵیان دابووە ئەمەیان بردەوە لە زیندانی دەریار ئەمان بردەوە نێو شاری تەلەعاتی سوپای پاسەڵان دیارە ئیدارەی تەلەعات دەوێت سولل و ئینفرادی یەکجارزۆمەیان بردەوێ بۆ باسوویەوانە ماوەش ئەو جارە 7 مانگ لێوێ مامەوە لە ئینفراددا 7 مانگ تا دیارە هەموو شتەکان ناتوانم جێمەڵەیەشی ئیشارە پێ دەکەم لەوێ و دوایە و زۆریان لێرام لە لێدانەکەم وەڕەس بوون هەم ئەوان وەڕەس بوون لێدەم هەم بە قەولی کابە لە هاتبوو سیمی ئاخرمدا بۆچی شام کوتی باشە تۆ شتێکت پێ ڕەبگە هەروە دیفاع لەوانش خۆت بکە دیفاع لە حیزبی خۆت بکە هەم ئەتوو ئاسوودی هەمووش ئاسوود دەبین ئەمیش زۆر باشە ئەوەی کە بای پێ بتی بازوو بوو یەکە لە بازوەکان یەکە لە بازوەکان بوو کە بازوش زۆر خراپ بنێوی لە مەهاباتی قەزنەفەر بوو مالێرە ئەشجعی بوو نێوی وانش مستعاریە بوو کوتێ تو وەک مادام هەروە لەسەر خەتمابی و یەکجار دیفاع لە حیزبی خۆت بکە و ئەتوو ئاسوودی بێمەش ئاسوود دەبوو باشە بێنم دەینووسم في حاضر كنت مرة دينوسم والله هنا كاغزيان بو هنا كاغزي آتساريان بو آتسواريان بو هنا مو أمير نوسم لبيش دا نوسم أو سي حزبهم قبول نينا يشان جمهوري إسلامي يوم سلطنة بن مالي بهلوي سيوم يعني سلطنة ودرفتي كاوية نبو درفتي كاوية سلطنة مشروعية هيش قبول نينا أو سيانم لإيراني قبول نينا أو عندي كم هم قبول كبريتين لا مجاهدني خلط شركاء فلاي أكثرية وأقلية حزبي تودا أرمان المستضعفين كومالا الصهن تدا تمتا لآخر حزبي مقاتل كردستان إيران نوسيو بنا كم إمزاء كردو أحمد صادق كردو إمزام كردو برديانه بي نيان دزاين سلم آقام دي بولياش ويك دي كلاو لسيمي وشيد بو تازه خلاص بو لسيمي آخر دا بويا وقتان دا بطلين شيد بو كاري شيطاني دنا همو حزب بوهي شون دا بيوا لو أستاي أود شو روجان دا بو كشيو دا عملو شو بازو بمني كل حاضر يما تازه و نووسیتۆ کتم بەڵە نووسیم پەشیمانی وتی پەشیمان نیمە باشە حاضر پێکەوە ئەماوانە شێ بکەین ئەمە پێکەوە باسی ئازاد بکەین سوێندی خوار بە قەڵبی خۆیان بە ناموسی زەهرای بە قۆڵی حەزەتی عەباس کە بۆ ناکەینە پەروەندە و کارم بە پەروەندەی و حاجێغای دێن شێوی قسام کە بە کەیفی خۆت ئازاد قسە دەکەین ئەگەر تۆ قەناعەت بەمە هێنا وەڵا ئەمە بەرت دێن و هاوکار دەکەین ئەنگەمە قەناعەتمە تۆبەی بکەین والله شو درنگ ساعت 12 بو اميان بده دي سلولين صار كان اميان ده سلولين صار بده دي بودي بازوي كدي ادي وبلش زميني بو ليدان اشتوا دي ليدان واش كان زيبو صندل شاندان اللي ملا شهات برو منظم ده ملا بو يا باستار بو منديل الشرش لسينا ابو زازوي زلام ده كنت تكرجيانا اين ده كنت تكرجيان لسينا وملا ليدان شو فيش منو جاي كاك سوفي يقدر قب ويكا زۆر جوان بۆ بینەرانیشی بکەمەوە یعنی واتە دوای ئەوەی کە تۆ لە زیندانێ حکم درابووی بۆ ماوەی 7 مانگان دەتێنەوە دووبارە شکنجە و بازوویی و لێکۆڵینەوە لێ دەکەن تا دەچێەوە ئینفرادی و ئەو دوای هەموو ئەوانەی دی ئەو شەوەی دەتبەنە کرد دەگەڵ مەلایەکەی بەحسێ بکەی بەحسی ئازاد بکەی بەڵێ ڕاست مەلا تەکرەژیای لەسەر نابڕوو بڕیمدانی شەمشی ڕوو بڕیدانە و بازوەکەش لە قەراغەمەوە قزنەفەر لە تەنیشت لێ نێوان هەردووکان سە سەڵمەجانیش لەسەر میزێکی بوون مەلا کوتی دەزانم زمانی شا قورئان ختم کرد و ئەمە ئاگاداری پرسیمانە قورئانی شاک دەزانی قورئان بە پیتی بێدەست پێ دەکا و بە پیتی سێش کە ناسە خلاص دەبی کۆتایەکەی سوێندی خوارد بە ناموسی زەهرای بە قۆڵی حەزەتی عەباس و بەچی ئەتوەگەل لە بەینی پیتی بێ و سێ
خود مختاری دیتەوە ئەمن حازرم هەرچی ئەتوو بڵێ بدەمێ ئەمیش بە پەلە دەستم بۆ حاجاقە دەست بێنە زۆری پێ خۆش دەستی هێنا حاجاقە دەستی هێنا و پێیوابی وڵە بۆ مەکەم باشە حاجاقە ئەمن دەبێ هەتا سینی دەڕۆم ئەتوی لە سینی ڕاهەتا بێی وەرە ئەگەر لە یەک جیدا نووسرا بوو زبانی کوردی دژی خوددا و دژی ڕسووری خوددایە خوێندن بە زمانی دایک بە کوردی دژی خوددا و ڕسووری خوددایە ئەتوو هەرچی دەڵێن بەقسەت دەکەم بەڵام ناگەوەم پێکرد مەلا تووڕە بوو بە چاوی لە کابی هەڵتەکان کوتین ئادەم نەمیشێ قاسم مەغزی و شۆستە ما قاسم شۆستوی مەغزی دادێ دیگە ئادەم نەمیشێ ئەو وەی کوت و کابرا لەوە لوشکێکی لێ لە سنیدام لوشکێکی لێدام بەسەر سەندەڵێ بەر بووم و حاجی ڕۆیش و دوای ماوەسۆ گەستامەوە لە گۆڕەوە ئەمنیان بردەوە سلوولێ جاوە نەک ئەمن مەسەڵەن مستەفای مزەفەری هەبوو یەک ساڵی بدیانەوە سلوولی ڕادیۆی لێگیرە هەر لێیاندا کەماڵی مەنسووری بە خەڵکی مەهاباتی بدیانەوە هەموو حکمیان درابوونێ ئەبەد و 20 ساڵ و پازە بۆیە ئەوە هەبوو هەتا مەسەڵەن بۆ ئەقدامەکانی دوای خۆی ئەقدامکران بردیانی ڕۆژ باسم کرد ئەو 48 کەسەکان حکمیان دابوونێ کە دوای هەتا ئیمە کە دوای مامەوە قرار و بچە حکمیان دابوو بۆ فەرناکە لە جمهوری ئیسلامیدا حکم هەبێ و نەوی بە کەیفی خۆیانە مەسئولی زیندان لەگەڵ دارسان لەگەڵ حاکمیش چیان بێ دەیکرد هەرڵاوەیە کە لەو بیرەوەریانە و تەکنۆلۆژیانی ماوەستایی دەستخۆش بێ زۆر جوان پێکتووە من دیارە بۆ ئاگاداری بینەرانی ئەو بەرنامەیەی ئەگەر دەنگی منداڵ و شتی دێ هۆکارەکەوەیە ئەوڕۆ ئێستا بنەماڵەکانی حیزبی دموکراتیەکێکیشیان کاک سۆفی ڕێک لەو کاتەی دەن کە کەمپەکانی حیزبی دموکرات و کۆمەڵە بۆمباران کراون هەموو چۆل کران بنەماڵەکان هەریەکەی لە شوێنێکی دەژین بۆیە مەجاالەوەی نەبوو کامە لە دیوێکی چۆ بتوانین لەگەڵ کاک سۆفی قسام بکەین بۆیە تەبیعیە ڕەنگە هەرەوەی کە ئیجازەی بە من داوە قسەی لەگەڵ بکەمەوە فرسەتەی داوە بە من ئەم دەبێ زۆریشی لێ مەمنون بم دە و بارودۆخەیدا بۆیە دەنگی منداڵ و شت دێدەنات تەبعان ئەمە پێمان خۆش بوو بینەران جۆ بدەنە دەنگێکی ساف و بێ دەنگ و ئارام بەرحاڵ زۆر سپاس کاک سۆفی بەڕاستی جان پێکتۆ زۆری جالب بوو کەوەی باست کرد پاژەوەی کە حکومیان داوی دەبنەوە شکنجەوانە یعنی حکوومەتێک کە هیچ شتێکی لەسەر هیچ نییە کاک سۆفی جارێکی ژۆ بیرمە باسی ئەوەت کرد لە شەڕی شنۆیە کاتێک کە ساڵی 59 ئێوە کاتێک کە ئارتەش دێتەوە و دیارە ئارتەش بە هەماهەنگی حیزبی دموکرات دێتەوە لە شنۆیە دیسان لێتان دەبێتە شەڕ لەو شەڕی داوە بیرمە باسی قارەمانەتی ژنێکت دەکرد ئەو قارەمانەتی ئەو ژنەی ئەو ڕۆژانەی و بیردێنامەوە کە لەو تەلەڤیزۆنان نیشان دەدا کە دایکێک بووە بیرمە با بڵێ بە پەنیری چا دەکرد فیلمیان لێگرت بوو دەینات بۆ خۆ پێشاندانەکە نازام لە مەهاباتێ بوو لە بۆکانێ بوو ئەو چیرۆکەی زەنابتی و گرهێنامەوە دەڵێ مێژوو دووپات دەبێتەوە ئەوەی کە دەڵێن مێژوو دووپات دەبێتەوە دەڵێ ڕێک ئەو چیرۆکە بوو کە باس دەکرد ئەگە بە کورتی بێویشمان بۆ بژێڕێ و مەمنون دەبین وەڵای ما دیارە شەڕ بوو شەڕی نێو شاری شنۆی شەڕێکی زۆریش گەورە بوو شەڕێکی معروف بوو دیارە لێوە دووشتم بەداخەوە لە بیر نەماوە یەکیان نێوی ئەو خوشکەی یەشی نێوی کابرایەکی باشوور کە وەختی بەخەو کادێ مقتەلی و کابرای خەڵکی باشوور بوو هەر لەگەڵ ئێمە دەستەیە چۆن پێشم بابەتومەیە دەرناسۆ کوڕێکی خۆ لە من خوێن نایە لەم بوو ئەو وەڵای هەتا دەمرم لەگەڵم بۆ داما ئەویش بەڕاستی قارەمای نوێنجا شەڕ تون بوو تارە لێکدا لەو لای بە دۆشکە و بە تانگاندایانە بلێم لای سەرەوە لای جۆگەی نەڵیوان من دەزوێ نەڵیوان دەچوون بیا لە خواری بوون دوای چوون بۆ پشتی گوردانی ژاندەرمەری بگرین لەسەر لێ دێن و کوڕەکانی لە خوارە بچن گوردانی ژاندەرمەری بگرین دەو ئیسنایەدا بوو دەوڵەت چوو مەدرسە تقریبا 600 منداڵیان گرتن ئیدەوەیدا بوومە و کوتی ئەگە ئەو شەڕێ هێرشی بکەنە سەر منداڵەکە هەمان دەوژین شەڕەکەش هەر بە دۆشکەی تون بوو لە خوار تقریبا مەغرب ببوو 6 دقەی لە مەغربی تێپەڕی بوون ئەوە باجی مەغربیدا بوو تاریک هەڵگەڕا بوو گولە دەهاتن گولە لە هەوای هێلیکۆپتەر هێداوی دەولەکەمە دەڕۆیشتین ژنەک لە خوارەوە ڕەهات ئەمە بەنێو جۆکەی لە خوار و جوگە بەنێو داراندا هات هەر نەشم دی ڕاوەستن بابەجان ڕاوەستن بە قوربان و بڕاوەستن بەداخەوە نێوەکەم لێ بینیە بە قوربان و ڕاوەستن ئەو هاتە پێش ژنێکی گەشت لەگەڵدا بوو دوو ژن بوون وڵا ژنەکە بەغا لە قاڕەمەی کفتەی دەردێنا و دەیکردە بابڵەوەی دکاوی ومەیتدا ئەوە ئەستا تقریبا 5 دقەیەکەمەوە گیر بوون هەر لە عینێکە کفتەکانمان دەخواربوون لە پێشەمە ڕێکبارێکی شێستیری دۆشکەی و ڕێباری دۆشکەی لە خوارە لێیاندا لەو
مندەزۆی نەڵیوان کە من دەوێدا بوون باوکەگە ئەو دژنە نەباو ئەو کفتن خواردنە نەبا لەوێ مەلەوەی بوون دە 15 کەسمان ڕێک وە بەر ئەو زنجیرە دۆشکەی کەوتمان کە هاویش هەمووش گولەی حەریق بوو جا بۆ یا وشنە نەگەوژنیکە زۆر لە لای دیکە لە خواریژنەکە ئەو دوژنە بۆ کنەمە هاتون پێشمەرگە بڵام دەنێ و باغکانە دەنێ و دارەکان دەنێ و کوچانە باوڕکە دە 15-20 ژن زیاتر هەرێکەی نەوە چێشتە هێنا بوو دەگەڕان بۆ پێشمەرگە خۆمەش نان نەخوارد لە بەیان کوتا شەویست نانمان نەخوارد ئەگەر باس پێ قارەمانی و جوورەژنانە یەک و دوو زۆر ما بەداخەوە نێوی ئەوش من لەبیر نەماوە یا و کاتێک لێم نەپرسی شەڕەکە چون بوو هەردەم بابم گۆ بڕۆ باشە بۆمە بڕێن بوو لەو شەڕەدا بن ئەنگۆ برسی بن ئەمە چۆن نانبوونین وێنی وەزەکە ئەوە بووی لەو ژنانە بەڕاستی قارەمانی ئەو کاتی یەکزار زۆر بووی خوشکانی کسانی لە مەیدان بۆیش هەر ئەوەش بوو تەباعەتی کە ئێستاوە شۆڕشەی ژینا ژن وە پێشەکەوتو ژن پێشوازی لەکە ژن بڵێن بەڕێوەبەرێکی هەر ئەو کاتی مقاومەتی ئەو کاتی پێشمەرگە و ژنوەوان لەگەڵ جمهوری ئیسلامی کە پێکەوە نەکرا کەوا بوو ئەو ینی قارەمانتی ئەو ژنەی هەم نانی بۆ ئێوە هێنا و بەرحاڵ لە برسیارەتی ڕزگار و بوو دەتوانی شەڕی بکەن و بمێنەوە هەمیژەوەی کە دەو چەند ساتەی داوای مەحتەل کرد ئێوە لە مردنیش ڕزگارتان بوو شتێکی جالبی دیکەشت کە باس کرد ئەوە بوو کە باسی قارەمانەتی یەکێک لە پێشمەرگەکانی پارتیت کرد قیادەی موقت ئەوە سەیرا بەداخەوە مەسەلەن دوایی هەر بە پیلانی جمهوری ئیسلامی کە دڵنیام هەموو لایەک لەی ڕوونا ئەو پێشمەرگە قارەمانانە کە دەبا لە دەستکەوتی ئێمە دیفاعیان کردبا بەداخەوە دوای تووشی شەڕ بووین و ئەو ڕووداوە ناخۆشانی لێکەوتەوە خۆشەویستانم ئەوەی بیستتان و ئەوەی دیتان بەشێک لە بیرەوەری و بەشێک لە گفتوگۆیەکی دۆستانەی من بۆ دەگەڵ کاکسۆفی یەکێک لە پێشمەرگە خۆشەویستەکان یەکێک لە کادرە خۆشەویستەکانی حیزبی دەموکرات ناوچەی شنۆیەوە ئەوە هەروەها بۆ منی زۆر خۆشەویست بووە لە بۆیە هەوڵمدا دەگەڵی وتوێژ بکەم هیوای تەمەنێکی درێژ و ساغ و سڵامەتی بۆ کاکسۆفی عەزیز دەخوازم هیوادارم ئەو شۆڕشە بە زووی وەڵامی هەبێت و دەستکەوتمان هەبێت ئەگەر تۆی بینەر حەزت لێیە لەگەڵ گفتوگۆیەکانی من بیرەوەریەک یان بابەتێکت بۆ کوتن و بۆ ئاماژەکردن هەیە تکایە پەیوەندیم پێوە بگرە و ئەمن ئامادەم دیمانەیەکی زۆر دۆستانە دەگەڵ جەنابەت بەڕێوە بەرم زۆر سپاس لەوەی کە تا دەگەڵمان بوون هەتا ئێرە و سپاس بۆ جەنابیشت کاکسۆفی بەڕێز و شەوێکی خۆشتە بێ زۆر سپاس بۆ جەنابیش دەستت خۆش بێ و هیوادارم بەرنامەکە هەر ئەوە پڕبینەر و بەردەوام بی چاوت مازەکەم دەست خۆش بێ زۆر سپاس خواحافیز چی بکەم کاکە هەناسەمان ڕۆی دەڵم چی دادێژنە خەتای منێ بچ دەی باشە با ئێستا لەوە قسام بکەن کاکسۆفی دەستت نێشێ مەمنون کاکە دەست خۆش بێ کاکە مەمنونتم زۆر سپاس ئەگە بڵاوکردنەوە بۆ دەنێرم باشە مەسالی ئەولا هەموو مەسالێکی پێشەکات سوزان پێویست بوو پرسیار مەسار هەبی لە خزمەت داما باشە دەستەکان خۆش زۆر دەستت خۆش بێ سپاس